چۆن قسەی 60 ساڵەوە بەرەکەم کە ماوەیەکی زۆرە. بەڵام ئەزانم کە هەموو کەس کە ناوبانگی منی هەیە بەهۆی گۆرانیەکانەوەیە. جا بۆیە ئەمەوێت باسی گۆرانیەکانی خۆم بە کورتی تەبعاً و هەروەها کەلتور و فەرهەنگی گەلەکەم بکەم. من لە سەنفی دووی ئێبتیدایی سەرەتایی مامۆستاکەم لە ڕۆژێکی سەرد و سەختی زستانی کوردستان کە ڕۆژی ریاضە بوو ئیزنیان نەدا بچینە دەرەوە لەسەر سنف ماینەوە لەوێ وتیان بە ئێمە هەر کەس و شتێک بڵێت. من گۆرانی کەم وت چەپڕیان بۆ لێدام لەوێ خۆم زانیم کە ئەڵێن پێم دەنگت خۆشە. ئەوە بوو بەهۆی ئەوەی کە لە سنفی دوو و سێ هەر کاتێک مامۆستایەک نەئەچوو بۆ مەکتەب یەکێ لە کلاسەکانی دەرس منیان باوەن کرد کە گۆرانیان بۆ بڵێن. کەواتە ئیتر بە من وتیان کە من دەنگخۆشم و ئەتوانم گۆرانی بڵێم. لە سنفی چواری ئێبتیدایی دەرسێکمان هەبوو بەناو موزیک. من پێم وابوو لەو دەرسا فەقەت سرودمان پێ فێرەکەن، بەڵام بەڕاستی وانە بوو. دەرسی سۆڵفێژ بوو، یعنی خوێندنی نۆت، نووسینی نۆت. حەزمە کرد کە جەنابی وەزیری پەروەردە لێرە بواتیە گوێ لێ بێت کە ئەو سەردەما موزیک هەر لە ئێبتیدائیەوە تەدریس دەکرا وەکو یەکێ لە زەروریات. لە هەمان ساڵە کە ساڵی بەرەکەت بوو بۆ من، لە مانگی حەوت کە پێ ئەڵێن لەو کاتێک کە لێرە لە قەسری مەدائین حکوومەتی ساسانیەکان هەبوو، لەوێ مانگەکانیان تەقسیم کردبوو بە هەر مانگێک ناویکی هەبوو، حەفلەیەکی تایبەتی خۆی هەبوو. مانگی پاییز مانگی نێعمەت بوو. هەموو نێعمەتەکانی تەبیعەت کە لە ماوەی 6 مانگی ڕابردووە لە ئەرزەکانە کێڵابوویان لە مانگی پاییزە هاتە سەمەر و مانگی خێر و بەرەکەت بوو و مانگی مێهر یا مێهرەگان کە عەرەبەکان پێ ئەڵێن مێهرجان، ئەمە مانگی خێر و بەرەکەت و شایی بوو. من لەو مانگە داوایان لێ کردم لایەن مدیری مەکتەبەکەمەوە کە وەکو گۆرانی بێژێک لە حەفلەی مانگی مێهری ئەو ساڵە کە ساڵی 1950 بوو بەشداریم کرد و لەوێ باوکو دایکانی مەکتەبەکەم بوو لەگەڵ مدیر عامی پەروەردەی کوردستان. دوای ئەوە کە کونسرتەکە تەواو بوو، حەفلەکە تەواو بوو، مدیر عامی پەروەردە هاتە سەر ستەیج و ماشی کردم. دوایی دەستی کرد بە گیرفانیە قەڵەمەکە دەرهێنا، وتی من جگە لەم قەڵەمە شتێکترم نییە بیدەم بە تۆ وەکو جایزە، بەڵام ئەم قەڵەمە پارکەرە ناوی و هەروەها پێنووسەکەی زێڕە، بەڵام ئەگەر حبری نەوێ نانووسێ. لامۆ زۆر سێر بوو، معنای حبر و ئەوە هیچ معنایکی نییە بەیەکەوە. مدیرەکەم زانی کە من تێنەگەیشتم، هاتە سەر ستێجەکە وتی یعنی ئەگەر تۆ مەعرفەتت نەبێت، دەرس خوێن نەبیت، زانستت نەبێت، ئەو دەنگەت هەرچی زێڕش بێ بەکار نایێت. ئەمە یەکەم دەرس بوو کە من زانیم ئەبێت معرفەتی علم و موزیکم هەبێت، دوای ئەوە ببم بە گۆرانی بێژ. بەڵام هیچتا بە تەواوی تێنەگەیشت بووم. بۆ 2 هەفتە دوای ئەوە ئەبوو بە ناوەڕاستی مانگ کە ئەوجی حەفلەی مێهرەگان بوو یا مێهرەجان بوو. ڕئیسی جێیشی کوردستان کە ئەو دەمە دوای قەزیە مەهاباد بوو، کوردستان داگیر کرابوو، داوەتی کردم کە ئەینی کونسرت لە منادی ئەفسەران بیڵێمەوە. تەبان من وەحشەتم کردەوە، بیرمە کردەوە کە ئەمە ئەچم مەجموعەیەکی ئەسکەر ئەبینم بۆیان گۆرانی ئەڵم بووم نەختێک قابل قبول نەبوو. کە چوومە ماڵەوە وتیان نا، هەموو پیاوە گەورەکان و ئایلە ماقوڵەکانی شاری سنە بەشداری ئەکەن و حتمەن بەشداری بکەم. لەوێش ئاینی مۆزۆ چەند جار چەپڵیان بۆ لێدام و چەند جار استقباڵیان لێ کردم و لەوێش دیسان و جایزەیەکی زێڕینیان دامێ. هەر لەو جەلەسا هەر لەو ڕۆژە ڕئیسی رادیۆ لەوێ بوو،
بە خاڵم کە لەوێ بوو داوای لێ کرد وتی ئەبێ مەسهەر بێت لە رادیۆ گۆرانی بڵێت کەواتە بۆ مەرحەلەی سێوەم پێش لەوە مانگی مێهر تەواو بێت من لە رادیۆ سنەیش کە رادیۆکی ئەسکەری بوو و دەنگی لە هاوینە لە شەوانە هەموو کوردستانی ئەگرتەوە ئەو رادیۆش تایبەت بوو بە جێیش لەوێ من چوو لەوێ گۆرانی وت کە هاتمەوە ماڵێ هەموو خزم کەسوکار لە ماڵ باپیرم کۆ بووبنەوە لەوێ دیسان عینی قەزیە بۆ من تکرار بووە ئەگەر تۆ دەرسەکەت نەخوێنی ئێستا بەناوبانگ بوویتە ئیجازت نادەین کە تۆ وەکو گۆرانی بێژ بیتە سەر شانو بەم شێوەیە من لەگەڵ گۆرانیە ڕاهاتم و هەموو مانگەکان لە کونسرتگەلی شاری سنە و هەروە کونسرتەکانی دەرەوە وەکو مەکتەب لە شارەکانی تری ئێران بەشداریمان کرد لە تەئاترا بەشداریمە کرد لە وەکو موزیک لە بەرنامەی مناڵانە لە رادیۆ ئیشمە کرد و بە معنەویاتی کامل لەناو موزیکی گەلەکەما بوو بەڵام یەک شت ما بوو ئەوەش ئەوە بوو کە من لە باپیرەوە شێخ و مەشایخ بووین دەروێشەکانم ئەدی کە ئەوانیش لە کاتی سەما عینی مێلۆدی و ڕیتمەکانیان بەکار ئەبرد کە لە موزیکی خۆمانە هەیە بەڵام ئەو وەختە تێنە ئەگەیشتم کە مەوزوعی عێرفان بە موزیکی هەڵپەرکی و گۆرانی و ئەمانە چ ڕەبتێک هەیە بەڕاستی نەمەزانی ئەمە بوو کە وردە وردە لە ڕێگەی شارەکان نالیۆ کە گەورە پیاوان پیانداین و مهم ئەوەیشە کە بزانن کە گەورە پیاوان زۆربەیان عارف بوون و کتێبی نالی و وەفایی و هەروە ئەوانەیان لابوو کە لە کوردستانە لای ئێمە نەبوو قەدەغە بوو هیچ کتێبێکی کوردی بخوێنینە و یا لە ماڵمانە هەبێت ئەمە بوو لەوێ من کوردی سۆرانی فێر بووم بە شارەکانی ئۆرەفای کوردی خۆمان ئاشنا بووم تاکو دوای ئەوە هاتم بۆ تاران بۆ ئەوەی کە لە پێشمەرکێ زانکۆی تارانە بەشداری بکەم لەوەش خۆشبەختانە ئەو ساڵە 100,000 کەس بەشداری کردبوو 5,000 کەس تەنیایان ئەویست من یەکێ لەوانە بوو کە وەرگیرام لە خۆشیار ئەمزانیتر لە تاران ئەمێنمەوە یەکسەر چوون بۆ رادیۆ ئێرانیش تەبعەن دەنگ منی ئەناسی لەبەرەوەی کە دەنگم ئەچوو بۆ تاران و گۆرانی بێژان و موزیسیەنەکانی ئێرانی مکاتبە و حتا مەجەلەی موزیکیان بۆ ناردم لەوێ کە خۆم پێشنیار کرد وتیان نە تۆ ناسراوی پێویست بەوە ناکات کە تۆ ئیمتحان بدەیت یەکسەرە چوومە ناو موزیکی فارسیەوە بەڵام دوای ئەوە کە ئیشەکەم تەواو بوو چوومە بەشی کوردی کە مەجموعەیەک لە مامۆستایانی گەورەی ئەدەب و فەرهەنگ و میدیای کوردی لەوێ ئیشیانە کرد قەزیەکەم پێیان وتیان نابێ ئەم کارە بکەیت لەبەرەوەی کە فارسەکان شەجەریانیان هەیە گۆڵپایگانیان هەیە بەنانیان هەیە گەورە موزیسیانیان هەیە ئێمە بە هیچ شێوەیەک حەز ناکەین تۆ گۆرانی فارسی بڵێ ئەبێ تەرکیز کێتە سەر گۆرانی کوردی تەبەن ئەو دەمەش ئێمە وەکو هەموو کەسێکی تر ئێرقی نەتەوایەتی یعنی هەستێکی نەتەوایەتی قەویمان هەبوو بۆ شێوەیە کە پێشوازیان لێکردم ئەوە بوو تەنیا یەک گۆرانی لە فارسی ئەوت وە لە 3 مانگ کارم لە رادیۆوە لەگەڵ ئۆرکسترای گەورە کە تایبەت بوو بە گەورە موزیسیەنەکانی یا گۆرانی بێژانی کورد منیان خستە ئەو بەشەوە و یەکی لە گۆرانیەکانم موزیکەکەی ئەڵبەتە موزیکەکەی دوایی لە جەشنی تاج لە سەرنانی ئیمپراتوری ئێران ئەوەیان بڵاو کردەوە و فەخرێکی هەر گەورە بوو بۆ من و ملەتی کورد کە 1 میلیۆدیان ئەرێنجمنت کردووە بۆ گەورەترین حەفلەی ئیمپراتوری ئێران بڵاوی ئەکەنەوە ئەمە مدالیەکی گەورە بوو بۆ من و هەروەها بۆ مێلۆدی و موزیکی کوردی بەڵام ئەوە بۆ من کافی نەبوو ئەبوا لەگەڵ گەورە پیاوانی موزیکی ئێران شوعەرا نووسەران و حتا عارفان من لەگەڵ ئەوانە تێکەڵیم بێت ئەمە بوو کە داوام کرد لە ڕاهبەری موزیکەکەم کە مامۆستایکی دکتۆرای موزیکی هەبوو لە ئیتالیا داوەتم کرد کە وتم ئەگەر ئیمکان ئەبێت لەو کۆبوونەیە خۆتانە کە هەفتەی 10 ڕۆژ جارێکە ئەمزانی بەشداری بکەم و لەو بەشداریە خۆشبەختانە من تێگەیشتم کە زۆر هام لە دواوە یعنی ئەقلیەتی من لەگەڵ ئەقلیەتی ئەو هەموو شاعرە ئەو هەموو
عارفە ئەو هەموو نووسەر و موزیسیانە پایە بەرزەکان ئەسەن ناڵێم لە ڕێدەی سفر بەڵام لە ڕێدەیەکی زۆر خوارەوە بوو. ماوەی 2 ساڵ بەهۆی هاتوچووی ئەو لەگەڵ ئەو جەماعەتە نووسەر و ئەوانە بە یەک شعر بە یەک وتە بۆ زۆکەم گواستەوە بۆ خۆم. ئەوەش ئەوەیە کاتێک کە زمان لە وتە لە وتن ڕادەوەستێت یعنی دیکتاتۆر ڕادەوەستێنێت ئەو دەمە قەڵەم دەست بەکارەکات ئەو دەمە قەڵەم دێتە مەیدانەوە بەڵام ئەگەر قەڵەمیشیان شکاند موزیک دێتە گۆڕەوە. ئەمە خۆی قەزیەکی زۆر گەورەیە و موزیک هەموو شتێکە هەموو پەیامێکە بە تایبەت بۆ ئێمەی کە ملەتێک بووین هەموو شتێکمان تات کۆنتڕۆل بوو ئەوە نەبوو کە ئازاد بێت. بەڵام یەک مەرحەلەیەک تر مابوو مەرحەلەیەک تر ئەوە بوو کە من عێرفانی فارسیشم نازانی. ئەمە بوو ماوەی 2 ساڵ لە ماوەی تەلەبەگەریمە لەگەڵ فەرقەی شاهنە ئەحمەتوڵای وەلی لەگەڵیانە ئاشنا بووم و مانگێ 2-3 جار لەویا بەشداریمە کرد و مەسئلەی عێرفانی ئێرانی کە ضد دیکتاتۆرە مەسئلەی مەذهەبی نییە. عێرفان یعنی علم معرفەت و ئینسانێکە خاڵص ئەبێت لە علم و معرفەتی ئینسانیە. ئەوەش دیسان زۆر شیرا بە من وەزانیم کە موزیک تەنها ئەم موزیکی جوبلەکەیشن و دەستگا و مەقامەکان و ئەمانە نییە شعرە ئایدیەیە فکرە ژیانە. ئەمە بوو کە من توانیم تا ڕادەیەکی زۆر عێرفان لەگەڵ موزیکی کوردیدا ئەمانە تێکەڵ بکەم ئەم دوانە ببێ بەهۆی ئەوەی کە دەوڵەتمەندی موزیکی کورد نیشان بدەم. مەرحەلەی ئاخر ئەوە بوو کە هاتمە هەندەرا لە 1984 ئەو دەمە تەبعەن دابڕام لە هەموو شتێک زۆر بە کورتی ئەڵێم ئارزوم ئەوە بوو کە ڕۆژێ لە ڕۆژان بتوانم هەموو فکر و ئەندیشە و خەیاڵ و ئەو شتانەی کە دەستم کەوتووە بتوانم بە ملەتەکەمی بدەمەوە. ئەو بوو کە لە ساڵی 2003 کە گەڕامەوە بۆ کوردستان ئەنستیتوتێکم دانا بەناو ئەنستیتوتی کەلەپوری کوردی. ئەم ئەنستیتوتە فەقەت بۆ ناسنامەی نەتەوەی کورددا یەکەمین ئارشیڤی ناسنامەی نەتەوەی کوردەکە لەژێر ئازادی و حکمی کوردستاندایە هیچ لە هیچ شوێنێترا لە توول زەمەنی 2500 ساڵە ئێمە ئارشیڤێکمان نەبووە کە بڵێ ئێمە چین ئەم کە ئەوەش ناسنامە و ئایدی هەر ملەتێکە و ئێمە هەموو ئەمانەمان کۆ کردەوە لە 4 پارچەی کوردستان تەبانەوە کە ئەڵێم مشت لە خەروارە ملەتێکە 2000 ساڵە هیچ ناسنامەیەکی نییە بە 10 ساڵ و 15 ساڵ هیچی نەکردووە بەڵام بەیسێکە بەڵام مەبنایەکە و حتا بۆ ئەوەش کە سەیڤ بێت هەرچێکمان بەدەست هێنا هەمومان لە سپەیس خەزن کرد کە بە هیچ شێوەیەک لەدەست نەڕوات و ئێستا خۆشبەختانە ئێمە مەجموعەیەک دەرگامان کراوەتەوە بۆ مەجموعەیەک تەلەبەی دکتۆرامان هەیە لە ئانترۆپۆلۆژی لە موزیک بۆ تەلەبەگەلترمان هەیە وەکو نووسەران لە سەراسەر دنیا ارتباطمان لەگەڵ زانکۆکانە هەیە. ئەمانە ئەوەیە کە گەورەترین خەڵات کوردستان داویەتی بە من و ئەو هەلەم بووە کە هەموو ئەو ئەکسپریەنس و تەجروبەم کە بووە هێنام لە شتێکا کۆم کردەوە وەکو دەستە گوڵێک بیدەم بە ملەتەکەم و ئەم سەرکەوتوویە بۆ خۆم و بۆ خزم و کەسوکارم و بۆ هەموو گەلەکەم بە ناوی خۆمەوە تەسجیلی بکەم. گەلێ سپاس.